سڵاو ڕێز هاوڕێیانی ئازیز، لە گەشتەکەمان بەردەوامین لە ڕۆژی دووەم لە پایتەختی وڵاتی کەنەدام. سەردانی باشترین زانکۆمان کرد ئەمڕۆ لەم شارە، ئەویش زانکۆی ئۆتاوایە. و ئێستا لە بەردەم زانکۆکەم و حەزەکەم تیشک بخەمە سەر چەند تێڕوانینێکی گشتی و مێژوویی گرنگ سەبارەت بە زانکۆی ئۆتاوا. یەکەم، زانکۆی ئۆتاوا زانکۆیەکی توێژینەوەی گشتیە و دەکەوێتە شاری ئۆتاوا لە ویلایەتی ئۆنتاریۆ لە پایتەختی وڵاتی کەنەدا. دووەم، زانکۆی ئۆتاوا لە ساڵی 1848 لە بنەڕەتدا بە ناوی کۆلێژی بایتاون دامەزراوە، دواتر بووەتە کۆلێژی ئۆتاوا پێش ئەوەی ناوی زانکۆی ئێستای وەربگرێت. سێەم، زانکۆکە پەرەی سندووە و بووە بە دامەزراوەیەکی گەورەی دوو زمانە کە زمانی ئینگلیزی و فەڕەنسی لەخۆ دەگرێ. ئەمڕۆژ گەورەترین زانکۆی دوو زمانە لە جیهاندا، واتە پرۆگرامەکان بە هەردوو زمان دەخوێندرێن. چوارەم، زانکۆکە کۆمەڵێک پرۆگرامی ئەکادیمی بەرفراوان پێشکەش دەکات لە سەرانسەری فاکەڵتیەکاندا، لەوانە هونەر، یاسا، پزیشکی، ئەندازیاری، زانست و زۆر شتی تر. پێنجەم، ئەندامی زانکۆی U15 کە کۆمەڵێک زانکۆی پێشەنجی کەنەدا کە توێژینەوەیان لەسەرە، و ڕیزبەندی زانکۆی ئۆتاوا لەسەر ئاستی نیشتیمانی و نێودەوڵەتی لە چەندین ڕیزبەندیدا ناسراوە. بۆ نمونە لە ڕیزبەندی زانکۆکانی جیهانی ژمارە 189 بەدەست هێناوە لە ساڵی 2025 و لە سەرانسەری جیهان ڕەنگدانەوەی توێژینەوەی بەهێز و کاریگەری بەخۆوە بینیوە. هەروەها ڕیزبەندی زانکۆکانی جیهانی تایمس خوێندنی باڵا لە ساڵی 2026 ژمارە 187 بەدەست هێناوە لە ئاستی جیهاندا، لەبەر چڕی توێژینەوە و کوالێتی بەرزی توێژینەوەکانیان. و ڕیزبەندی نیشتیمانی و تایبەتمەند لە زانکۆی ئۆتاوا لە ڕیزبەندی زانکۆ سەرەکیەکانی کەنەدایە، زۆر جار لە نێوان ژمارە 10 تاوەکو ژمارە 15 لە ڕیزبەندی زانکۆ سەرەکیەکانە بەگشتی. هەر لە پایتەختی وڵاتی کەنەدا سەرنجتان ڕادەکێشم لۆ چەند شوێنێکی تری گەشتیاری و ئەکادیمی ناسراو لە زوومی کامێرای کەناڵی بریز ڕەسوول. فەرموون بابەیەکەوە بەڕێ بکەوین و لە گەشتەکەمان بەردەوامین بۆ چەند شوێنێکی تری نێو شاری ئۆتاوا لە پایتەختی وڵاتی کەنەدا. هەر لە شاری ئۆتاوای پشت بینایی پەرلەمان ڕووبارەکەیە و بینای پەرلەمانی کەنەدا لە شاری ئۆتاوا دەڕوانیتە سەر ڕووبارەکە. بینای پەرلەمان دەکەوێتە سەر گردێکی بەرز لە نێو شارەکە
هەر لە ناو داونتاونی شاری ئۆتاوایە ئەوە بیناکەیە کە لێتان دیارە و نۆژەن دەکرێتەوە ئێستاکە لە پرۆژەیەکی درێژخایەن لە 2018 دەستی پێکردێت تاوەکو 2031 بەردەوام دەبیتن بینای ناوەڕاستی پەرلەمان نۆژەن دەکەنەوە. ئەندازیار جۆنە پارکەکی خنجیلانەش لەسەر ڕووبارەکەیە لەسەرەوە گردە کۆ دەیبینن. شاری ئۆتاوا زۆر دڵگیرە بەتایبەت داونتاون شارێکی زۆر زۆر خۆشە پایتەختی وڵاتی کەنەدا. گوتم سەرەکی لە سەرۆگەزیران بدەم ماکارنی لەو بینایە بەڵام دیارە نۆژەن دەکرێتەوە نەمانتوانی میتینگێک ئەنجام بدەین لەگەڵیە. I found my voice, now here I am, seeing it all from where I stand. Stars are guiding me, fire burning beautifully, reaching out now, reaching out. You held my hand and together we roam. Whoa, whoa, whoa. But now I stand alone in my own. Bring me back to the world. Whoa, 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 whoa. Where I'll be safe even if I fall. Won't let gravity pull me down. Bring me back to the world. Standing alone, where I go, light shining bright, but still I'm low. Searching for home, feeling so lost, finally found at any cost. You can stay now, wherever I roam, oh. But still I stand alone in my own. Bring me back. Whoa, bring me back. Whoa. Kiweki Point. شاری ئۆتاوا بەڕاستی دڵگیرە. ماشەڵڵا ماشەڵڵا. ئێستا لە پشت بینای پەرلەمانم لەم شارە خنجیلانە وەکو دەبینن ئەمڕۆ 20/11/2025 شارێکی تا بڵێ دڵگیر و جوان و خنجیلانەیە. شارێکی مێژوویی شوێنی گەشتیاری یەکجار زۆر دڕفێنی تایە. ئەمڕۆ چەند شوێنێک گەڕاین و دیمەنە جوانەکانم تەسویر کرد بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست لە کەناڵی بریز ڕەسوول دەتوانن ئاشنا بن بە شوێنە گەشتیاری و مێژوویەکانی ئەم شارە. بەیانیش هەندێک شوێنی تر دەگەڕین و هەوڵ دەدەم شوێنی گەشتیاری دڕفێنی تری ئەم شارە بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست تەسویر بکەم لە خزمەتتاندا دەبین. تا شوێنێکی گەشتیاری تر بەخواتان دەسپێرم. ئەوەش پاسەکەمان هات دەگەڕێینەوە بۆ هۆتێلەکەمان گەشتەکەمان لێرە تەواو دەبێت.